نەخۆشانی گورچیلە لە هەڵەبجە لە بەردەم مەترسی لە دەستدانی ژیانیاندان و وەک خۆیان دەڵێن نەبوونی دەرمان ئامێری پزیشکی و دوجار نەبوونی بینایەکی گونجاویش ژیانی ئەوانی تەواو سەخت کردووە. وەڵڵی قوربان ئەو نەبوونی ئەو دەرمانان و کەرەسە زۆر زەرەرە بۆ ئێمە نا دکتۆرەکان حیبیان نییە و بە دڵسۆزی شەکەن بەڵام نەبوونی دەرمان و کۆنی جیازەکان حاڵی ئەمە زۆر دەخاتە خەتەر. ئەم بەناوێرە مەحافەزەیە و سلێمانی مەحافەزەیە تەماشای بینای ئەوێکەوە ئێرە ئەمە وەکو بەکرێتیا بن وایە ئایدی خەسەخانەیە ئەم ئێرە بینایە بێ جیازی تازەیە بێ ئەوە بۆ 10 ساڵی شەکە 15 ساڵی شەکە زۆر جار لە ئیشەکەون. وەڵی حەچشتە پێویستمانە دەرمانمان نییە خەرەوێڵی جوانمان نییە حوشەی شپرز و چڵکردمان هەیە نازانی چۆن بێنە ژوورۆ دەرمان وشتمان نیە هیچ ئەوە لە بەیانین لە سەعات حوتۆ تا ئیسە وەساوین بۆ دەرمان وەڵی تر ئەوە کە غاسر پێویستێتی ئێمەش پێویستمانە ئیتر چی بکەین خۆیمە دەسەڵاتمان نییە شتێکمان پێویست ئێمە پێویستمان بە هەموو شتێکە جیازەکانمان هیچ ناکەن ئەبێ دانیشین تا بزانین جیازە هیچ کایەکی بەتاڵە بێت بینە سەر شوێنەکە دانیشین هیچ ناکەن جیازەکان بۆ 10 ساڵ دروست کراوە 15 ساڵی شەکەن داوا لە حکومەت هێرمی کوردستان دەکەین کاکە بێ بەردەمانەوە شتێکمان بۆ بکەن داوا دەرمانێکمان بۆ دروستکەن شتێکمان بۆ دروستکەن محافەزەیە بەحسا. بەڕێوەبەری سنتری شتنەوەی گورچیلە لە نەخۆشخانەی عنەب لە پارێزگای هەڵەبجە دەڵێت بۆی نەمانی دەرمانەوە لە ماوەی ڕابردوودا چەند نەخۆشێک گیانیان لەدەست داوە. ئەو داواکارە حکوومەت و وەزارەتی تەندروستی لە گرێبەستەکانیاندا وەک سنتەرێکی فەرمی مامەڵەیان لەگەڵدا بکەن. حسابکەن ئێمە هیچمانی ئێستا ئەو کاتە بینامان بۆکەن ئەم بینایە نازەمەکە نەخۆشەکان بیریان بوو بێ باسی بکەن یان ئەوانی تر مقابلە کراون هەر لە دەرەوە کە هاتی بینی بە ناو چقڕ و چڵپایەکەیت هەموو گیان تەچەخێتە ناو قورتایتە ناو سنتەرەکە ئەمە یەک کێشەی دەرمانمان زۆر زۆرە ڕۆژێک سێلسێپ نییە ڕۆژێک پرۆگراف نییە ڕۆژێک ساندیمیۆن نییە ڕۆژێک پریدنیزۆلۆن نییە ڕۆژێک ئەسید نییە ڕۆژێک بایکارد نییە هەر ڕۆژجاری شتێک نییە 3 مانگە سێلسێپ نهاتوو کارگیری لەسەر تەندروستی نەخۆشەکان و گورچیلەیانەیە من پێتەڵە من ئامارم لە 2 تا 3 کەس تا ئێستا مردووە بەوەی کە نەخۆش ئەوانی کە گورچیلیان چاندووە دەرمان نەبوو پاریان نەبوو بیکڕن چون لە دەرمان لە دەرەوە دەرمانێکیان کڕیەوە کە ڕێگە پێدراو نییە و لە لاکۆڵان و لە ملاولۆلا فرۆشێ ئەو دەرمانەش ئەو مادە پێویستەی تیانە بۆ ژیانی دەستداوە. لە سنتەری شتنەوەی گورچیلە لە هەڵەبجە 125 نەخۆش تۆمار کراوە ڕۆژانە 25 نەخۆش شتنەوەی گورچیلیان بۆ ئەنجام دەدرێت. نەبوونی دەرمان کێشە و گرفتی سەرەکی بەردەم سنتەرەکەیە کە کاریگەری ڕاستەوخۆ دەکاتە سەر ژیانی نەخۆشانی گورچیلە و داواکارن بینە و ئامێری پزیشکی نوێیان بۆ دابین بکرێت. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.